لەژێر ناونیشانی دیدی دروست بۆ فرەرمودە و پێگە و کارپێکردنی کۆنفرانسێکی زانستی باوکاری زانکۆی هەڵەبجە و ئینستیتوتی ژیار لە پارێزگاکە بەڕێوەبرا. ئامانج لە کۆنفرانسەکە ڕەوانەوەی هەموو گومانانەیە لەبارەی فرەرمودەکانی پێغەمبەرەوە درودی خۆی لەسەر بێ دەکرێت. سەر هەموو ئەو تەوەرانی کە پەیوەندیان بە سونەتی پێغەمبەرەوە هەیە صلی الله عليه وسلم توێژینەوە هەبووە لە بواری زانستی، لە بواری مافەکانی مرۆڤ، لە بواری ئەو گومانانەی کە لەسەر فرەرمودەی پێغەمبەر و نووسینەوەی فرەرمودەیە هاتووە، لە بواری ئەو ئەحکامە شەرعیانی کە لە فرەرمودەی پێغەمبەر وەرەگیرێ صلی الله عليه وسلم. مؤتەمەرەکە هەموو ئەم بوارانەی تەختەیە کردووە بە کۆمەڵێک توێژینەوەی زانستی ڕەسەن کە هەموو ئەوانەی کە توێژینەوەکانیان کردووە خاوەنی پسپۆڕی و تایبەتمەندی و خەڵکی ئەکادیمی بوون. کۆنفرانسەکە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام بوو. 45 توێژینەوە و لێکۆڵینەوەی زانستی لەبارەی دروستی فرەرمودەکانی پێغەمبەرەوە درودی خۆی لەسەر بێت لەلایەن شارەزایان و پسپۆڕانەوە وەرگیرا و 25 توێژینەوەیان پێشکەشکرا. لەم کاتەدا ئەم کۆنفرانسە بەڕاستی گرنگیەکی زۆری هەیە، چونکە تێیدا ئیثباتی ئەوە کراکە سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم پارێزراوە وەکو چۆن قورئانی پیرۆز پارێزراوە. دیارە خوای پەروەردگار وعدی داوە لە قورئانی پیرۆزدا ئینا نحن نزلنا الذکر وئنا له لحافظون. خوا وعدی داوە کە وحی بپارێزێت. سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، سنەتی صحیحی پێغەمبەری خواش وحیە، کەواتە ئەو پەیمانەی خوای پەروەردگار، ئەو بەڵێنەی خوای پەروەردگار سنەتی پێغەمبەری خواش ئەگرێتەوە صلی الله عليه و آله وسلم. ڕاگری کۆلێژی بنەڕەتی زانکۆی هەڵەبجەش دەڵێت دەیانەوێت گرنگی و ڕۆڵی فرەرمودە بە چین و توێژەکان بگەێن و خاوەن دکتۆرا و ماستەرەکان و ئەکادیمیستەکانیش ئەو بوارە ببێتە ئەرکی لە پێشینەیان. گرنگی ڕۆڵی فەرمودە، گرنگی ڕۆڵی سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە تەشریعە تەنها نەبێتە کار و ئەرکی بەڕێزان مامۆستایانی ئاینی و لە مزگەوتەکانە، بەڵکو ببێتە ئەرکی لە پێشینەی خەڵکانی ئەکادیمی و زانستی و خاوەن بڕوانامەی ماستەر و دکتۆرا لە زانکۆکانە. بەشداربووانی کۆنفرانسەکە بە گرنگیەوە لە کۆنفرانسەکەیان ڕوانی و هیوایان خواست ئەم جۆرە کۆنفرانسانە بەردەوام بن. بڕیاریشە سەرجەم ئەو توێژینەوانەی لە کۆنفرانسەکەدا پێشکەشکران لە دووتوێی نامیلکە و کتێبدا بۆ زیاتر بەرچاوڕوونی خەڵکی لە چاپ بدرێت و بڵاو بکرێتەوە. ئەماش وەک وەڵامدانەوە و ڕەوانەوەی ئەو خەڵکانەی گومان لەبارەی فەرمودەکانی پێغەمبەرەوە درودی خۆی لەسەر بێت دروست دەکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.